والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا آمين. سرتا لخواي پروردگار داواکارم که عاقبت خیر من بکا و خواي پروردگار تبارك وتعالى سربرز و سرفرازی دنیا و قیامت من بکاتن و خواي پروردگار روجوی مانجی رمضانی لهمولایک من قبول کرده بیتن و طاعت و عبادت و خوا پرستی و قرآن خویندن و شو نویج و دعا و نزای همولایک ورگرته بی ان شاء الله و خواي پروردگار تمن من پر برکت بکاتن بوچن رمضانی دی که بحول قوت خوا. سرتا سپاسی برایانی انجمنی سوران دکین که هستاون بو افطار صائمه و خواي پروردگار پاداشتی خیریان داتوا و خواي پروردگار خوا پاداشتی او برایانش بداتو که بجدار بون لآماده کردنی او افطار صائمه و خواي گوره پاداشتی او برایانش بداتو که هاتون بجداریان کردوا بو پیگیاندنی خیر بو اوانی که افطار صائمه کیان انجام داوا. برایانی برز و خوشویستم برخصتی مامۆستایانی عزیز پێم خۆشە لەو چەند خولەکە کورتە لە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستدا باسی دوو خاڵی زۆر گرنگ بکەم لە ژیانی ئینسانی ئیمانداردا کە هەردووچی خاڵی وەرچەرخانن و هەردووچی دەبنەمایەی سەربەرزی ئینسان لە دنیا و لە قیامەتدا. جارێ خاڵی یەکەمیان ئەگەر تەماشەی قورئان بکەین برایانی بەڕێز و خۆشەویستم و تەماشەی فەرموودەکانی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وسەلام ئەوەمان بەڕوونی بۆ دەردەکەوێتن خوای پەروەردگار تەبارەک وتەعالا داوای لە بەندەکانی خۆی کردووە کە پابەند بن بە ئەو پەیام و دینەی کە ناردوویەتی بۆ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام هەر لە سەردەمی ئادەمەوە هەتا خاتەم لە سەردەمی هەر پێغەمبەرێک خوای پەروەردگار تەبارەک وتەعالا داوای لەو خەڵکەی کردووە کە بە قسەی ئەو پێغەمبەرە بکەن، چونکە ئەو پێغەمبەرە نوێنەری خوای پەروەردگار بووە، خوای پەروەردگار هەڵی بژاردووە بۆ ئەوەی کە پەیامی خوای پەروەردگار بە خەڵکی ڕابگەێنێتن، بۆی کە مەبەستی خوای پەروەردگار بەو خەڵکەی ڕابگەێنێتن لە شێوازی دینداری و معاملە و هەڵسوکەوتی نێو خۆماندا. ئەوەش خاڵێکی زۆر گرنگە. هەر کەسێکی لە سەردەمی خۆی لە سەردەمی ئەو پێغەمبەرەی کە لەگەڵی ژیاوە عەلەیهی سەڵات وسەلام پابەند بوو بێتن، ئیلتیزامی کرد بێتن، ئەوە سەربەرزی دنیا و قیامەت بووە. جا سەربەرزی دنیا و قیامەت مەبەستم ئەوە نییە ئەو ئینسانانە ببن بەدەسەڵاتدار دەوڵەمەند بوو بن ژیانێکی خۆش گوزەرانیان بۆ فەراهەم کرابێتن. نە، بەڕاستی سەربەرزی و سەرفرازی دنیا و قیامەت ئەوەیە جارە ئینسان کە ئیمانی هێنا کە باوەڕی هێنا خۆشی و خۆش گوزەرانیەک لە ناو دڵ و دەرونیدا دروست دەبێتن کە بە هیچ شتێک ئەوە ناگۆڕدرێتەوە و بە هەموو سەرۆت و سامانی دنیا ئەو خۆشی و خۆش گوزەرانیە دروست نابێتن، بەس بە ئیمان و بە ئیلتیزام بوون بە پەیامی خوا دروست دەبێتن. ئەوەی دووەمیشی کە بەڕاستی سەرفرازی دوا ڕۆژە ئەوەی ئینشاڵڵا خوای گەورە بە قسمەتمان کا لەگەڵ باقی ئەو کاروانی ئیماندارانەی ڕابردوو ئەلەوێن دەرێ دەیبینین. ئێستانە هەر چۆنێکی وەسفکەی ناتوانی وەسفیکەی. ئەوەی کە وەسف دەکرێت ئەوەی کە گرنگە بەڕاستی لە کاتێک کە خەڵک دەترسێ، لە کاتێک کە خەڵک دڵ ڕاوکەیەتی، لە کاتێک کە خەڵک خراپەکانی خۆی دێتەوە بەرچاو ئەتۆ بە ئیطمئینانی لێی دانیشتووی ئینتیزار دەکەی کەنجین دەرکەی بەهەشت دەکرێتەوە بچێ بەهەشت. برانی بەڕێزم، بەڵام ئەو ڕێگایە بە گوڵ نەچەقێنراوە. وەکو گوتم کە خوای گەورە ئاوا ستایشی ئیمانداران دەکات و پێغەمبەران دەکات عەلەیهیمو سەڵات وسەلام، بەڵام ئەگەر وەکو بڵێ مەڕە الکیرام چاوێک بە ژیانی هەموو پێغەمبەراندا بچێشی بە هەموو ئەو ئیماندارانەی کە لەگەڵیان ژیاون، کەم وایە پێغەمبەرێک عەلەیهی سەڵات وسەلام بە ساغی دەرچوو بێ، بە سەلامەتی دەرچوو بێ، کەم وایە موسڵمانێک بە ساغ و سەلامەتی دەرچوو بێ، ئیلا بەشێکی لەو تاقیکردنەوە ئیبتیلاانەی کە خوای گەورە بەسەری هێناون بەدەستی زاڵم و ستەمکارانی سەردەمی خۆیان بەشێکیان بۆرگرتووە. جا ئەوەی کە سەبری گرت بێ، ئەوەی کە دانی بە خۆدا گرت بێ، سەربەرز و سەرفرازیەکەی دەستکەوتووە. ئەوەی کە ساقیت بوو بێتن پەشیمان دەبێتەوە لە دوا ڕۆژدا، بەڵام پەشیمانیەکە دادی ناخواتن. بۆ ئەوە زۆر بە سەریعی دەچینە خزمەت چوار ئایەتان. دوو لەو ئایەتانەی کە تەرکیز لەسەر چ دەکەنەوە، لەسەر باوەڕداری و ئیمانداری و بەردەوام بوونمان، و هەردووچیان دوو خاڵی زۆر گرنگ ئیشارە پێ دەکەن لە ژیانی ئێمەدا کە خوای گەورە ڕزگارمان دەکات لەو دوو خاڵانە کە هەردووچی جێی ترسناکترین خاڵن لە ژیانی ئینسانەکاندا. خوای گەورە تەبارەک وتەعالا لە سوورەتی فوسیلەت دەفەرمێ لە ئایەتی 30 إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة
ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. دو خالطان لميشي خوتو ماركن ألا تخافوا ولا تحزنوا كترس بابي ناميني ترس نما وخم خفتشتان ناميني. نزا علماء زور قسان لسروق الناس مجير تفاصيل أوانك ترسك بوچين دري وحزنك بوچين دري بشكل علماء ويبزانن ضل إخوائي پروردگار كده فرمي لا تخافوا واتا أويك غيبية وإيوبي آشنان بونو لناو قبرو لناو حرساتي قيامته ولا پردي سيراتو لوانا ترستان نبيتن خواي قورا كردوكاني ليه قبول كردون خواي قورا أو ترسي لسر دفع كردون أو اللي يكم لحظك للدنيا دا سيدر بلام شرطي يكميتيا إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا أوانيك ضلين خوا پروردگار مانا بدواي خوا كوتون ربازي خوايان هالبجاردوا والبردوامش دبن لسريهتاوك وفات دفرمون لو روجك دو روجانية لو مانجك دو مانجانية لو صالك دو صالنية لبو برجوندة تايبتكانية لقل عمري إنسان دايا هتا تسليمي قبر الدكاتن دبي أو موقف دبيتن أو يتريشي ولا ألا تخافوا ولا تحزنوا خوفك بوت وبو داهاتوت حزنكش بو رابردوتا خفتي مالو من دالش مخو خفتي باخو باخاتت مخو خفتي قصر وسيارات مخو او انا هيت سنين اگر قياس بكرين با اويك خواي پروردگار بو اماده كردوي اويك بين خزمت سورة الأحقاف خواي پروردگار ده فرمي إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا أو زاد فرميتي فلا خوف عليهم ولا هم يحزنون دي سانك خوف وحزنك دوباره بوتوا كواتا خوش ويستاني خوم اگر بمانه براستي اگر تماشي جياني خود همو بكي همو معامله كاني خود بيني قلالة بكي دو خالد والله هيدا ترسم زرر بكم لو معامله والله ترسم هي معامله سرنا كويتن خواي قور او ترسي لسر دفع كردوي وخم خفتك شي لسر دفع كردوي بلا برايني خوش ويستم ري ايمان داران بقولنا تقيندراوا او كسي كراست كا لقل خوا راست كا لقل بيغمبري خوا عليه الصلاة والسلام بشي نار حتى كاني هاتونا سر بيغمبري خوا عليه الصلاة والسلام بين السرد اگر بشيك لو نار حتيانت نهاتنا سر خمو خفتتنا خوار ازيتنا دراي هرشت لي نكرا سجن نكراي شهيد نكراي شرطني هم هر شهيد بكرين هم بلام دبي بشيك لو خمو خفتانا شكو تماشي جاني بيغمبري خواك عليه الصلاة والسلام انواع واشكال خمو خفتي توجبون دبي قصتك لو خمو خفتانت توجبين اگر راست كاين لقل او بيامي كدسمان دعوتي لمقابل دا دبي تبكي ديما خزمت دو آياتي ديكا تماشا كان برايني برزم إنسان كاتك بيامي خواي هلا بجاردوا كعبدي طاغوت ظالم واستمكارانة تنسو كتسروك دبيتن تماشا نمونه بساحرة كاني فرعون بيني نوا بيشوي كنوري إمام تيتناوضلو درونيان خوايان بول مجلسي فرعون لخوايان نزيكاتوا زور براشكاوانا دلين أي فرعون اگر ئێمە سەرکەوتین بەسەر موسا و هاڕووندا چمان بۆ دەکەی دەڵێ لە مەجلیسی خۆم نزیکتان دەکەمەوە دەزانی خەڵاتی کردوون و دەزانی ڕێزی لێناون پێیان گەورەترین خەڵاتەکە ئەو جارێ لە مەجلیسی چێدا دەنیشن ئی فیرعەونی دادەنیشن ئەو زاڵم و تاغی و ستەمکارە بەڵام کاتێک کە نووری ئیمان دەچێتە دڵیان ئەو فیرعەونەی کە نەدەوێران لە مەجلیسەکەی فیرعەون هەناسە بە ئیسراحەتی خۆ هەڵمیسن بۆیان نەبوو قسەیەک بکەن بۆیان نەبوو ڕێیەک دەرببڕن چکە دەیگۆ ما ئوریکم ئیلا ما ئەڕا ئەوەی کە ئەمن دەمووی هەر ئەوەیە کە من پیشانتان دەدەم هەر ئەوەیە قسە نابێ لەسەر قسەی من بکرێتن ئەوەی کە من دەڵێم ڕاستە ئینسان ئەگەر ئیمانی نەبوو ملی خۆی کەچ دەکات گوێی خۆی کەڕ دەکات چاوی خۆی دەنوقێنیتن بە دوای دەکەوێت و بۆی نییە کە هیچ قسەیەک بکاتن بەڵام هەر ئەوەندە کاتێک کە حەقیان بۆ دەرکەوت کاتێک کە تەماشایان کرد ئەوەی موسا عليه الصلاة والسلام سحر نییە ئەوەی موسا معجیزەیە ئەوەی موسا لەلایەن خواوە هاتووە ئەوەی موسا عليه الصلاة والسلام نوری ئیلاهیە و نوری ڕەبانیە بۆ دڵ و دەرونی هەموو کەسێک ئەوانیش پێشی هەمان ئیمان دێنن جا دەڵێن زانایان دەفەرمون هەندێک دەڵێن 70 قسوور ساحیر بوو هەندێک دەڵێن 80 قسوور ساحیر بووە مەیدانیان پڕ کردووە کاتێک کە ئەو معجیزەی موسا دەبینن عليه الصلاة والسلام
ئیمان دێنم ناگەڕێنەوە لای فیرعەون کە پێش دەقەیەک سەعاتێک پێش ئێستا لێی دەپارانەوە گەر سەرکەوتن سیان بۆ دەکاتن ئیمانیان هێنا کە ئیمانیان هێنا تەماشەکەن برا بەڕێزەکانی خۆ تەماشای هەڕەشەی فیرعەون کەن قال آمنتم له قبل أن آذن لكم ئێوە چۆن ئیمانتان هێنا بە موسا پێشەوەی کە من مۆجالتان بدەم و مۆڵەتتان بدەم ئەها ئەو زاڵم و تاغوتانە دەیانەوێت ئیمان هێنانی خەڵکیش بەدەستیوان بێ دەیانەوێت باوەڕهێنانی خەڵکیش بەدەستیوان بێ دەیانەوێت مسلمان بوونی خەڵکیش بەدەستیوان بێ ئەو نورەی کە خوا ناردوێتی دەیانەوێت کەنجین ئەوان ئیرادەیان لەسەر بوو خەڵکەکە باوەشی پیا بکاتن قال آمنتم له قبل أن آذن لكم إنه لكبيركم الذي علمكم السحر كاتێک ئەو زاڵم و تاغوت و ستەمکارانە دەدۆڕێن بە زمانی لۆژیک و زمانی منطق شتی دیکە دەبێننەوە تا دوێنێ ساحیرەکانی کۆ کرد بۆ بەگشت موسای دادەکردن عەلەیهی سەڵات وەسەلام ئێستا لەبەرەوە ئیمانیان بە موسا هێنا دەڵێەوە گەورەنگۆ بۆ ئەوەی ئەوەی فێرە سەحر کردووە بۆی کە خەڵکەکەی دیکەی لێقیت نەبیتەوە بۆی کە ڕاستیەکان لە خەڵکی دیکە چاواشە بکاتن ئەو جا خوای گەورە دەفەرمێتن هەڕەشەیان لێ دەکاتن فیرعەونی مەلعون دەڵێ فلأقطعن أيديكم وأرجلكم من خلاف ولأصلبنكم في جذوع النخل ولتعلمن أينا أشد عذابا وأبقى هەرچی لە دەستی هات هەڕەشە و گوڕەشە لە ساحیرەکانی کرد لە خاتستان دەدەم دەست و لاقتان دەبڕم ئەوەی کە پێتان ناخۆشە پێتان دەکەم و دەبێ بزانن چێ وەکو بڵێ ئێش و ژان و یانەوەتە دەسەڵات و قووەت و هێزی دەمێنێتەوە برایانی بەڕێزم بەشێکی ئەو هەڕەشە و گوڕەشەیە بەشێک لە موسڵمانان ساقیت دەکات بەشێکی ئەو هەڕەشە و گوڕەشەیە موسڵمانان سار دەکاتەوە بەشێکی ئەو هەڕەشە و گوڕەشەیە کابرا لە ڕێبازی پێغەمبەری خوا لا دەدا عەلەیهی سەڵات وسەلام عەزیزەکەی خۆم ژیانی دنیا ئەوەندە نایەنی ئینسان بۆی بپاڕێتەوە ژیانی دنیا ئەوەندە نایەنی ئینسان واز لە ڕێبازی پێغەمبەر بێنێ عەلەیهی سەڵات وسەلام هەڕەشە و گوڕەشەی زاڵم و ستەمکارانە گەر ویستی خوای دەگەڵدانە بێ ناتوانن هیچ ئێش و ژانێکت پێ بگەێنن واللهی برا عەزیزەکانی خۆم ئەگەر هەموو دەسەڵاتدارانی دنیا کۆ ببنەوە بڕیار بدەن ئێش و ژانێکت پێ بگەینن بەڵام خوای گەورە مەیلی لەسەر نەبێ بڕیاری لەسەر نەبێ ناتوانن ئەو ئێش و ژانت پێ بگەێنن و هەموو دنیاش کۆ بێتەوە قازانجێکت پێ بگەینن ئەگەر خوای گەورە بڕیاری لێ نەدابێ قەڵەمی لێ نەدابێ و قازانجت پێ ناگەینیتن کەواتە ئەو ترس و لێوە لەرزەت لەسەر چییە فەرمونە من گەلێک جار دەڵێم خەڵکی ئیسلامی یعنی ئەوەی کە من مەبەستم هەر حیزبە ئیسلامیەکان نییە هەر کەسێک لە ناخی خۆیدا لە ماڵی خۆیدا بڕیاری دابێتن خوای پەروەردگار پەروەردگاری بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشەوای بێتن شریعەتی ئیسلام پەیڕە و پرۆگرامی بێتن ئیسلامیە و بە ئیسلامیش حەشر دەکرێت و بە ئیسلامیش زیندی دەکرێتەوە هەر کەسێکی ئاوا بێتن ملی خۆی کەچ ناکاتن لە بۆ پاروەنانێک لە بۆ هەڕەشە و گوڕەشەیەک ئەو ژیانە موەقەتە ناگۆڕیتەوە بە ژیانێکی دیکە جا سجنە تیرۆرکردنە هەر شتێکی کە هەبێتن لە پێناو خوا دەبێ ئینسان شانازی پێوە بکاتن تەماشەی موقیفی ئەو پیاوە بەڕێزانە بکەن لە دانی بەیانی زاڵم و ستەمکار بوون ڕوبەڕووی دوو پێغەمبەری خوا بوونەوە لە پاش نیوەڕۆیە بوونە شەهید و پلە و پای بەرزیان وەرگرت لەلایەن خوای پەروەردگار بەچی بە موقیفێکە قورئان بۆی تۆمار کردوون هەتا ڕۆژی دوای خوای گەورە ئەو قورئانەی بەرز دەکاتەوە موقیفی ئەو جوامێرانە هەر دەخوێندرێتەوە با موقیف تۆمارکەین با هەڵوێست تۆمارکەین تەماشە کە خوای پەروەردگار چی دەفەرمێتن قالوا لن نؤثرك على ما جاءنا من البينات والذي فطرنا فاقضي ما أنت قاض إنما تقضي هذه الحياة الدنيا مستێکی دەوشێن لە فیرعەونی مەلعون کە بۆ دەرز بۆ هەموو زاڵم و ستەمکارێک ئەوەی کە خوای گەورە بە قسمەتی کردین نایگۆڕینەوە بۆەوەی تۆ فیرعەون ئەو هیدایەت و نورە ناگۆڕینەوە بە هەموو ئەو دنیا و دەسەڵاتی لە بەردەستی تۆدایە
ئەو هەڕەشە و گوڕەشەی کە دەشت کرد بێ منت بە فەقضی ما ئەنتە قاض هەرچی کە پێ دەکرێ بیکە بۆ إنما تقضي هذه الحياة الدنيا والله برایانی بەڕێزم ئەو زاڵم وستەمکارانەی کە زوڵم لە مسلمانان دەکەن قەسەم بە زات و سیفاتی خوا لە ڕۆژی مەحشەر دەستی زاڵمەکەی دەگری و تەسلیمی دادگای ئیلاهی دەکەی دەڵێ خوایە ئەو زاڵمە ئەو ستەمکارە زوڵمی لێ کردووم لەسەر چی فەرموو محکەمەی وێندەرێ شەرتە لەبەرەوەی برایانی بەڕێزم هیوادارم ئەو پەیامەی کە خوای گەورە بۆی ناردووین دەستی پێوە بگرین وەکو دەستمان پێوە گرتووە وە شانازی پێوە بکەین وەکو شانازی پێوە دەکەین وە گوێ مەدەنە دیعایە و پڕوپاگەندەی خەڵکی کە بۆ مسلمانان دروست دەکرێتن وەکو دەبینیشتی زۆر پڕوپوچ مسلمانێکی واعی زۆر لەوەی گەورەترە بچێتن ڕوومانەیەک بە دەستگایەکی ئەعلامدا بتەقێنێتەوە یان شتێکی سادە و ساکار بکاتن ئەوە هەمووی بۆ چییە؟ بۆ ئەو مەوقیفانەیە کە ئەمن و تۆ نواندومانن کە مسلمانان نواندویانن بەڵام ئێمە سوورتر دەکات لەسەر ئەو مەوقیفانە و ئەو مەوقیفانەمان تۆختر دەکاتەوە و بەقەدەر مویەکیش لەو مەوقیفانەی خۆمان تەنازول ناکەین یا ربی خوای عاقبەت خێرمان بکەی سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی یا ربی خوایە بە ئیمانداری بمان ژێنی بە ئیمانداری بمان مرێنی بە ئیمانداری زیندومان بکەیتەوە طاعەت و عیبادەتی هەموو لایشمان قبول بکەی والسلام عەلەیکم ورحمەة الله وبرکاته